میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عراق لە هەولێرەوە لەگەڵما دکتۆر سپاسکە لەگەڵ کوردستان 24 بڕیارە سبەی یەکەم کۆبوونەوەی خولی شەشەمی پەرلەمانی عراق بکرێت جەنابەت ئەزمموی ئەو کۆبوونەوانت هەیە ڕێکار و ڕێوشوێنەکانی یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عراق چییە؟ بەڵێ زۆر سپاس گوڵباخان سڵاو ڕێز بۆ جەنابت و بۆ بینەران طبعا ڕێکارەکە لە دستور دیاری کراوە مادەی 54 و 55 دەستور باسی لە ڕێکارەکانی دانیشتنی یەکەمی پەرلەمان کردووە کە لەلایەن بە تەمەنترین پەرلەمانتار بەڕێوە دەچی کە لە ئێستادا طبعا عامر الفائزە کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانە لە بەسڕە لە کوتلەی تەسمیم ئەو بە تەمەنترین پەرلەمانتارە ڕێکارەکان وایە سەرەتا پەرلەمانتارەکان سوێندی یاسایی دەخۆن دواتر سەرۆکی طبعا لە نظام داخلی ناوی دەنێ بە سەرۆکی کاتی بە تەمەنترین پەرلەمانتار کە سەرۆکی کاتی پەرلەمانە دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستەکانی سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی دەکاتەوە دواتر کە دەنگدان بەڕێوە چوو داوا لە هەرسێ بەڕێزان دەکە کە بێنە سەر منەسا بەو شێوازە یعنی بڵێن جەلسەکە جەلسە یەکەم کۆتایی دێ بە پێی دەستور دەبێت یعنی لە جەلسە یەکەم سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی هەڵبژێردرێن. باشە دکتۆرە گەر لە ئەو کۆبوونەوەیدا نەتوانرات سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی هەڵبژێردرێن لەبەرەوە ئێستا بڕیارە لایەنە سونەکانیش لەسەر بابەتی سەرۆکی پەرلەمان کۆ ببنەوە و جێگری یەکەمی پەرلەمان کە بۆ شیعە و جێگری دووەمیشی بۆ کوردە یەکلایی بکرێتەوە ئەگەر نەکرا چی ڕوودەدات ئایا جەلسەکە دادەخرێت هەڵدەگیرێت بۆ کاتێکی تر یا بەکراوی بەجێ دەهێڵدرێت؟ خۆی ئەگەر باس لە دەستور بکەین مادەی 54 صریحە حتا مادەی 55 بەیەکەوە و نظام داخلیش بە هەمان شێواز صریحە لەوەی کە دەبێت لە دانیشتنی یەکەمی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێ و سەرۆکی مەجلیسی قەضای ئاعلا فایق زێدانیش تەکیدی لەسەرەوە کردوتەوە طبعا ئەگەر ئەوە نەکرێ نەسەکە نەسێکی ئامرە نابی مخالەفە بکرێت دەبێت بە پێی دەستور دەبێت هەڵبژێردرێن بەڵام ئەگەر نەگەیشتە ڕێککەوتن بەڕاستی ئەوە دەبێتە خەرقێکی دەستوری ئەوە خەرقێکی دەستوریە و مخالفەیەکی دەستوریە بەڵام دەستور هیچ جەزایەک و هیچ عقوبەتیشی دانەناوە ئەو کاتە بەکراوی دەمێنێتەوە طبعا لە ساڵی یەکەم جار لە ساڵی 2010 کاتی خۆی کە بەڕێز فواد معسووم بە تەمەنترین پەرلەمانتار بوو ئەو با بڵێن سەرۆکایەتی دانیشتنی یەکەمی دەکرد ئەو کات ئەو حالەتە یەکەم جار بۆ حاڵەتە ڕوویدا جەلسەکە بەکراوەی ماوە دواتر محکمەی ئیتیحادی بڕیاریدا کە ئەمە نادەستوریە و پێویستە مباشەرەتەن سەرۆک و دوو جێگرەکەی هەڵبژێردرێن طبعا دواتر حالەتەکان دیسان یعنی تەنها ئەگەر ساڵی 2022 یعنی دەورەی ڕابردوو لە دەورەی پێنجەم یەکەم دەورەیە کە لە جەلسە یەکەم ڕئیس و دوو جێگرەکەی هەڵبژێردرێن بەڵام دەورەکانی تر هەموو جار جەلسەکە بەکراوەی ماوەتەوە بۆی خۆیان لە یعنی قەراری محکمەی فدرالی بە دوور بگرن بڕیاریاندا دواتر وتیان جەلسەکە مستەمڕە یعنی جەلسەکە بەردەوامە تەنها یعنی تعبیرەکەیان گۆڕی بەڵام واضحە یعنی وەکو دەستور دەیەوێت لە یەکەم دانیشتن سەرۆک و دوو جێگرەکەی هەڵبژێردرێن پێویستە احترامی تەوقیتاتی دەستوری بکرێ ئەگەر نەشبوو طبعا نەگەیشتە ڕێکەوتن ئەوە دەبیتە مخالفەیەکی دەستوری. زۆر باشە دکتۆر لەو 329 ئەندامی پەرلەمانی عراق پێویستە کە چەند ئەنجام لە کۆبوونەوەکە یا لە هۆڵی پەرلەمان ئامادە بن بۆی کە کۆبوونەوەکە ئەنجام بدرێت ینی نیسابی یاساییەکە تەواو بکات ئەمە هەیە لە یەکەم کۆبوونەوەدا کە بێ هەموو ئەندامان لەوێ ئامادە بن؟ نەخێر یعنی بەپێی دەستور دانیشتنی پەرلەمان هەر دانیشتنێک بی طبعا هەندێک دانیشتن هەیە خصوصیەتی خۆی هەیە بەڵام دانیشتنی یەکەم وەکو دانیشتنەکانی تر پێویستی بە ئامادەبوونی 165 پەرلەمانتارە ئەگەر ئەو ڕێژەیە بەشدار بوو ئەوە جەلسەکە بەڕێوە دەچێت بەڵام هەندێک دانیشتن هەیە طبعا پێویستی بە دوو لەسەر سێ ئەمەوێ پێشبەنی جەنابەت بزانم سەبارەت بە سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی پێت وایە کە کی هەڵدەبژێردرێن و یەکلایی دەبنەوە لەسەر کامە کاندید و ئەم کۆبوونەوە چۆن دەبینی بەگشتی؟ بەڵێ طبعا وەکو دیارە یعنی ئیطاری تەنسیقی بەڕاستی زۆر مەبەستیتی بە تایبەتی ئیطاری تەنسیقی و لایەنەکانی تریش لایەنی سونی و لایەنی شیعی بەڵام بە دەرەجەیەک ئیطاری تەنسیقی زۆر مەبەستیتی بە پێی تەوقیتاتی دەستوری یعنی عەدی تەنازولی دەست پێ بکە لە سبەینێ سەرۆک و دوو جێگرەکەی سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی هەڵبژێردرێت دوایی مانگێک
سەرۆک کۆمار دەستنیشان بکرێ و ئەویش لە ماوەی 15 ڕۆژ تەکلیفی کاندیدی گەورەترین کوتلە بکە بە پێکینانی حکوومەت و ئەویش بتوانانی لە ماوەی مانگێک کابینە و کابینەی وزاری و منهاجی وزاری پێشکەش بە پەرلەمان بکات بۆی هەرسێ سەرۆکایەتی دەست بەکار بن. ئەوە مەبەستی هێزە شیعیەکانە طبعا ئەو باش دەزانن کە بارودۆخی منطقە و متغیراتی دەولی و یعنی ئەقلیمی ئەوە دەخوازی کە تشکیلی حکوومەت تەخیر نەبی. بەڵام تا ئێستا بەڕاستی بە نسبەت سەرۆکی پەرلەمان تا ئێستا هێزە سونیەکان نەگەیشتونەتە ڕێککەوتن ئەوڕۆ ینی کۆبنەوەیەکی کۆتایی هەیە هەوڵ دەدەن بە یەک کاندید بێنە ناو هۆڵی پەرلەمان. باشە دکتۆر پێت وایە لەو دوو کاندیدا محەممەد حەلبوسی و موسەنا سامڕایی هەرە دوو کاندیدە دەبن کە یەکلا دەکرێتەوە یا کاندیدی دیکە هەیە کە ئەمڕۆ یەکلایی دەکەنەوە و سەرۆکایەتی پەرلەمان وەردەگرێت؟ خۆی ینی هەموو ئەگەرەکان کراون، بەڵام ئەوەی زۆر متەوەقع بەڕێی من دوو کاندید دەبی، محەممەد حەلبوسی لەگەڵ موسەنا سامڕایی. ئەو دوانە احتیمال تا ئێستا نەگەیشتنێتە ڕێکەوتن، هەردووچیان داخلی قاعبن بۆی لەناو پەرلەمان یەکلای بێتەوە کامە دەبێتی سەرۆکی پەرلەمان. طبعا حظوظیشیان نەوعا مالێک نزیکە، هەرچەندە موسەنا سامڕایی ئەگەر تەماشای ئەو هێزانە بکەن کە زیاتر لەگەڵ موسەنا سامڕایی دەتوانین بڵێن دەنجی ئەو زیاترە لە دەنجی حەلبوسیان لە حزبی تەقەدم، بەڵام لەگەڵ ئەوەش زۆر وازح نییە، چونکە هەردووچیان ئەگەر تەماشا بکەین احتیمالە دەتوانین بڵێن موسەنا سامڕایی نزیکەی 135 دەنگ نزیک 135 دەنجی هەیە. حەلبوسی احتیمالە چونکە حەلبوسیش حتى لە ناو هێزی شیعەش خەڵکێکی لەگەڵە نزیکەی 125 دەنجی احتیمالە هەبی. مهم هەردووچیان زەحمەتە بگەنە 165 ئەوەی کە بە ئاشکرا دیارە هەفتا یعنی پەرلەمانتارەکەی تر ئەوان یەکلایی دەکەنەوە. بەڵام ئەوەی متەوەقع زیاتر ئەوەی کە موسەنا سامڕایی دەنجی زیاتر بینی، ئەوە ئەگەر ئەو دوانە بربژێر کران. بەڵام طبعا طرحی تریش هەیە، طرحێک هەیە کە لە تەقەدم هەیبەت الحەلبوسی مڕەشەح بی یان محەممەد تەمیم، هەروەها لە عەزم یعنی طرحێک هەیە کە محمود القەیسی لە بەغداوە یان سالم العیساوی مڕەشەح بی. ئیدی تا ئێستا یەکلایی نەبووتەوە، بەڵام وەکو باسم کرد زیاتر ئەو دوو کاندیدە بەهێزن و لە نێوانیشیاندا موسەنا سامڕایی تقریبا دەتوانین بڵێن شانسی زیاترە. زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر محەممەد شاکر، ئەندامەی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەولێرەوە لەگەڵم بووی. زۆر سپاس.